دوای ساڵێک لە هەوڵدان بۆ جێگیرکردنی کامێراکانی خاڵبۆخاڵ لەسەر ڕێگەی تاسڵوجە دوکان و هەفتەیەک تێزکردنی سیستەمەکە ڕۆژی دووشەممە 29/5/2023 سزاکان لەسەر شۆفێران هەژمان دەکرێت. وەزارەتەکانی ناوخۆ و دارایی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم پاساویان بۆ دانانی کامێرای خاڵبۆخاڵ و لە هەمان کاتیشدا ئەو کامێرانەی کە لە ناوەندی شارەکاندا جێگیرن یاخود کاتی بۆ بەرژەوەندی و پاراستنی سەلامەتی شۆفێران و سەرنشینان دەگەڕێنەوە. بەڵام ئەو شۆفێرانە دەڵێن ئەگە دانانی کامێراکان بۆ بەرژەوەندی ئەوان بێ ئەی ئاخۆ دیاریکردنی ئەو نرخە بەرزەی سەرپێچی لە بەرژەوەندی کێیە؟ چکۆکو خۆیان دەڵێن ئەگەر بێت و تەنها یەک جار بدەن لە کامێراکان ئەوە ڕەنج و ماندووبوونی چەندین ڕۆژیان بە هەوایە دەچێت. لەگەڵماندا بن لەم راپۆرتدا بە دووارەچوون بۆ دیاریکردنی نرخی سەرپێچەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و لایەنە پەیوەندیدارەکانەوە دەکەین. نزیکەی 50 ساڵە لەسەر ڕێگای سلێمانی دوکان سەرقاڵی پیشەی شۆفێری تەکسیە، بەڵام بەهۆی زیاترکردنی دانانی کامێراکانی تیژڕەوی و بەرزی ڕێژەی سزای سەرپێچیەکان ناچار بۆ بیل لە وازهێنان لە کارەکەی بکاتەوە. ئەحمەد خاوەنی 6 منداڵە و دەڵێت حکومەت دەبوو بەپێی ڕێژەی خێرایی نایاساییەکە سەرپێچیەکەی هەژمار بکردایە. بە چەشنێک ئەگەر 10 کیلۆمەتر زیاتر لە ڕێژی دیاریکرا و ڕۆیشتن ئەوە 10,000 لەسەر تۆمار بکرێت نەک 80,000. نەوەڵا ئەمە هەر لە مرۆڤنێژیە ئێستاچێک عەرەبانەیەشی هەیە عەرەبانەکە چاکتری سەر لە تەکسی جاران تەکسی باش بوو ئەزانسی بژێوی ژیان باش بوو جاران فەقێستا ئەم هەموو بەزمە هاتوۆتە پێشە هەر سەریشمان لەشەوەوە باشە دەبێ دایم تەماشای ئێستا ئەڕۆن بۆ دوکان ئەم کامێرە پچکۆلانیان دانەوە خۆ من دەبێت دایم تەماشای شۆسەکە خۆم خۆ جادە نابینم نابێت تەماشای جادە بکەم باشە من دەبێت بە قانون دەبێت جادە ببینم من نیازم هەیە ئیش نەکەم بەڕاستی ڕۆبساکانش وتم من نایم ناتوانم ئەمە ناتوانم ئەرە بەخۆی لەمەوە پێش چەند چاک بوو زوو چەند چاک بوو زانی چۆنە ئەمانە نەبووە بەزمەنە ئەم بەزمە توانامان لەگەڵی من تانەوە لەگەڵینەوەیش ناکەم. هاوشێوەی شۆفێری تەکسی هێڵەکان شۆفێرانی ناوشاریشداد و بێدادیانە لە بەرزی ڕێژەی سزای سەرپێچیەکان و دەڵێن ڕێژی سەرپێچیەکان هاوتەری بنێ لەگەڵ داهاتی تاکو پێویستە هاوسەنگ بکرێت. وەڵای ئەمە ئەوەمان دەست ناکەوێت هەتا بدەین لە کامێرە ئەوە غەرامە بکرین. دوای ئیشەکە کزە تەکسیەکە زۆرە لەگەڵ ئەوەشا ئێمە ڕۆژانە خۆ ئەوەمان دەست ناکەێت سیارەکە سێرەکەی عاتڵشە بێ بای ئەوە یان سێرەکەی تووشی ڕووداوە بیجاری وا هەیە لە کامێرەبەی ئەوە نەخەرامە بکەی وەگە یعنی وازە ئیشەکە بێنی باشترە وازەوەی کەسابەت نەکەی باشترە. لە کاتی بەدواداچوونەکەی پەیامدا ژمارەیەک لە شۆفێرانی تەکسی ئامادە نەبوون لە بەردەم کامێرادا قسە بکەن و ڕایانگەیان ئاگادار کراونەتەوە کە نابێت ڕەخنە لە کامێراکانی تیژڕەوی و بەتایبەت خاڵبۆخاڵ بگرن بە پێچەوانەوە ڕوبەڕووی گرفت دەبنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.